الله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، خۆشەویستە كانم بەڕاستی باشترین کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزایی فەرمێ و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم و خراپترین ڕێگا و ڕێباز ئەو ڕێگا و ڕێبازانەیە کە پێچەوانەی دینەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەر پێچەوانە بوونێک بۆ ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەکبەتیە، بەدبەختیە، قوربەسەریە. خۆشەویستەکانم لە دنیاە بۆ خاوەنەکانن وەڵڵا ئەگەر بزانن خراپترین سەرێشەیان بۆ خۆیان دروست کردووە، چونکە قەت بەرنامەی خوا وەکو بەرنامەی غەیری خوا نییە. قەت بەرنامەیە کە مرۆڤ داینابێ، کە مرۆڤ چاوی لەو ئەو دیوارەوە نابینێ، وەکو بەرنامەی زاتێک نییە کە هەموو شتەکان ئەبینێ و هیچی لێون نییە. و بۆ قیامەتیش خۆتان ئاگادارن کە مەسیری ئەو کەسانەی لە ڕێبازی پێغەمبەر لادن صلی الله عليه وسلم مەسیریان چییە؟ سەرنجامیان چییە؟ نەکبەتیە، بەدبەختیە، لە قیامەتە ئاگری جەهەنەمە. لەبەرەوە خۆشەویستەکانم با هەوڵدەین پابەندی دینی خوا و پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. ئەو قاعدە و یاسایی کە ئەمڕۆ عەرسان یەکەم یاسای 22 فەرمایشتی خوای پەروەردگارە کە ئەفەرمێ وأتوا البيوت من أبوابها، وأتوا البيوت من أبوابها، واتا کاتێچنە ماڵانەوە لە دەرگاوە بچن، لە دەرگاکانەوە بچن، نەک لە پشتەوە بچن. ئەم ئاەتە لە سیاقی ئاەتێک هاتووە لە سوورەتی بەقەرە لە ژمارە 189 کە خوای تەعالا باسی حەج ئەکا و ئەحکامەکانی حەج ئەکا. کۆمەڵێ خەڵک لە عادەتی جاهیلیان، بە تایبەتی خەڵکی مەدینە، لەسەر عادەتی جاهیلی ئەچوون کە لە حەج بگەڕایەنەوە بۆ ماڵەکانی خۆیان، لە پشتەوە ئەهاتن، لە دیوارەوە بازیانە داوە ئەم دیوە. ئەمە عادەت بوو لە ناویانە، یا کونێکیانە کرد یا دەرگایەکیان لە پشتەوە کرد، لەوێ هاتنە ژوورەوە، وایە نەزانی خێر و پاداشت و چاکە ئەوەیە ئەوە بکەن. بەڵام خوای تەعالا ئەو عادەتە لەغوە کاتەوە و پێیان ئەفەرمێ وليس البر بأن تأتوا البيوت من ظهورها. خێر لەوەیان نییە کە لە پشتەوە بێنە ژوورەوە کاتێ لە حەجە بنەوە، ولكن البر من اتقى. چاکە ئەوەیە کە ئینسان لە نافەرمانیەکانی خوا خۆی بپارێزێ و تەقوای خوای هەبێ. وأتوا البيوت من أبوابها، لە دەرگاکانەوە بچنە ژوورەوە. واتقوا الله لعلكم تفلحون، تەقوای خوای پەروەردگار بکەن تاوەکو سەرفراز بن. لە سوودەکانی ئەم قاعیدە و یاسایە خۆشەویستەکانم ئەوەمان بۆ دەرئەخا کەوا چاکەی حەقیقی، چاکەی ڕاستەقینە ئەوەیە کە فەرمانەکانی خوا جێبەجێ بکەی و خۆت بپارێزی لە نافەرمانیەکانی خوا، ئەمرەکانی خوا جێبەجێ بکەی و خۆت بپارێزی لەوەی کە خوا قەدەغەی لێ کردووە. هەروەها عادەتی قەومان، عادەتی خەڵکی، ئەگەر خوا تەئکیدی لەسەر نەکاتەوە کە شەریعەتی خوا لەسەر ئەو عادەتەیە، ئەو عادەتە پوچەڵە. هەر عادەتێک لە ناو خەڵکە هەبێ، ئەگەر لەگەڵ شەریعەتەکەی خوا گونجا، شەریعەتی خوا جەختی لەسەر کردەوە کە عادەتێکی چاکە، ئەگینا پوچەڵە و فڕە ئەدرێت تەواو. هەروەها خوای تەعالا کاتێک دەرگایەکت لێ دائەخا لە شەریعەتە، پێت ئەڵێ ئەلەم دەرگایەوە مەچۆ ژوورەوە، مەقسدم دەرگا نییە، قاپی نییە. یعنی کاتێک خوای تەعالا شتێکت دێ حرام ئەکا، لە بەرامبەرە شتێکی حەڵاڵت پێ ئەڵێ، بە دیلێکی داناوە بۆت لە جێگەی ئەوە، پێت ئەڵێ ئەمە مەکە ئەمە بکە، پێت ئەڵێ زینا مەکە،
ژن بخوازە بە پاکی بە جوانی. مەبەستم ئەوەیە کە لێرەوە خوای تەعالا کاتێ دەرگایەکی لە تۆ داخستووە دەرگایەکی تری بۆت کردوتەوە، کاتێ ئەڵێ حرام مەکە حەڵاڵێکی بۆت داناوە، کاتێ ئەڵێ حرام مەکە حەڵاڵێکی بۆت داناوە. ئەمەش فائیدەیەکی زۆر گرنگە لە ئەم قاعیدە وەریەگرین. لە تەطبیقاتی ئەم قاعیدەیە خۆشەویستەکانم عیبادەتی خوا ئەمان گەیەنێتە خوا، نەک عادەت و عورف و ئەوە لە ناو خەڵکات چییە. ئەگەر ئێمە ئەمانەوێت لە خوا نزیک بین، ئەمانەوێت ڕێبازی خوا بگرینە بەر، ئەمە بە ڕێبازی خوا ئەبێ بڕۆین. ئەبێ ڕێبازی خوا چییە؟ هەمووتان نەزانن قورئانە و سونەتەکانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، قورئانە و سونەتەکانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، ئەوە ئەمان گەیەنێتە خوا. ئەگینا جگە لەوە هەر شتێکی تر ئێمە خۆمان پەیدای بکەین، خۆمان دای بهێنین بکەین بە شەریعەت، بەڕاستی ئەمە بیدعەیە، ئەمە داهێنانە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ كل بدعة ضلالة، هەموو بیدعەیەک کە خۆمان دامان مەرزان دەبێ و کردمانێتە دین بۆ خۆمان گومڕاییە و سەرلێشێوانە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ من عمل عملا ليس عليه أمرنا فهو الرد. هەر کەسێک کردەوەیە بکە ئەگەر ئەمری ئێمەی لەسەر نەبێ ئەدرێتە ناو چاوانی خاوەنەکەیە، خوا لێی قبوڵ ناکات. لە حەدیثی صحیحە هاتووە، لە بوخاریە ژمارە 2697، لە موسلیمیشە ژمارە 1718، بەڵام ئەم لەفزە لەفزی موسلیمە. کەوابوو دین ئەوەیە کە خوا دیاری کردبێ پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم لەسەری چوو بێ، نەک ئەوەی کە ئارەزووی خۆمان چی بێ، چیمان پێخۆشە، ئەوەی کە ئارەزووی خۆمان دامان نابێت، دژی بەرنامەکەی خوا ئەوە بیدعەیە. و بیدعەیش گومڕایی و سەرلێشێوانە و بۆ خاوەنەکەشی زۆر زۆر خراپە. ئیتر طبعا بیدعە جۆری هەیە، بیدعە لە عەقیدە هەر زۆر خەتەرە، بیدعە لە عیبادەتە خەتەرە طبعا بە دەرەجەیەکی خوارتر. و لە شتە دنیایەکانیشا بیدعە دروستە، حەزیەکەی تۆ سبلتێکمان بۆ دروست کە ئەمەنە چاک بێ، ئەم مزگەوتە هەمووی فێنکاتەوە، نەک ئێمە دەسبلت دانین. ئەمە مەسەلەی دنیاییە، هیچ پەیوەندی بە دینەوە نییە. مادام دژی دین نابێ قەیچێکە ئەمە قبوڵە، بەڵام ئەوەی دین بێ و شەریعەت بێ ئیتر لە عەقیدە و لە عیبادەت بێ ئەوە بەڕاستی مەقبول نییە. خاڵێکی تر خۆشەویستەکانم لە تەطبیقاتی ئەم قاعیدەیە دەرگاکانی فێڵمان لێدا ئاخا. ئەفەرمێن لە دەرگاوە بچنە ژوورەوە، یعنی لە دەو دەرگانەی کە شەریعەت دایناوە بچنە ژوورەوە، نەک فێڵ بکەن لە بان دیوارەوە بچنە ژوور، فێڵ مەکەن. لای خۆمان خەڵک فێر بووە ئەڵێ حیلە شەرعیەکی بۆ بکە، حیلە شەرعی. دین بە حیلە ناڕاتە ڕێوە، حیلە نییە لە شەرعە. حلە شەرعیمان هەیە کە خوا حەڵاڵی کردبێ، حلێکی شەرعی، بەس حیلە فێڵ ئەمانە نابێ. بۆ نمونە کابرایەک ژنەکەی تەلاقەدا 3 بە 3، یعنی 3 جار تەلاقی داوە و هیچ مەجالی تیانە نییە و هیچ مامۆسایەک، هەموو مامۆسایان ئەڵێن 3 بە 3 کەت کەوتووە و تەواو مەجالی تیانە ماوە بە هیچ مەذهبێک. ئەمجا ئەم کابرایە ئەڕواتە لای مەلایەک، طبعا مەلایەک لەو مەلایانەی کە حیلەی شەرعی ئەزانن، هەندێک مەلای نەکبەتمان هەیە، یعنی مەلای نەکبەتمان هەیە حیلەی شەرعیەکە. بۆ نمونە پێی ئەڵێ 3 بە 3 تەلاقەت کەوتووە، من ڕێگایەکت بۆ دۆزمەوە، بڕۆ ژنەکەت مارە ببڕە لە کەسێکی تر، یعنی ژنەکەی مارە ئەبڕێ لە کەسێکی تر و دوای لەگەڵ ئەوە ئەبێت و دوای ئەوە ئەمجا ئەویش تەلاقیدا ئەمجا ئەم بخوازێتەوە. طبعا ئەوە لە شەریعەتی ئیسلامە بە هیچ شێوەیە جێگای نابێتە، ئەمە حیلەیەکی ناشەرعیە بەڕاستی. یعنی ڕاستە ئەو ئافرەتە حەڵاڵ نییە بۆ پیاوەکەی، ئیلا دوای ئەوە شوو نەکاتەیەکێکی تر، ئەمجا ئەویش تەلاقیدا ئەمجا ئەم بخوازێتەوە، ئەوە دروستە. بەڵام بە چی شێوەیەک، نەک ئەمە فرت و فێڵ، ئەم ژنە تەلاق درێتەوە و ئیتر ڕۆی ماڵی خۆ تر ژنی ئەم نییە. دوای ئەوە پیاوێک کاتە داوای خواستی بە ڕێگای شەرعی و بەو شێوەی کە خوا دایناوە، دوای ئەوە ئەگەر ئەو پیاوە مرد، یان ئەگەر ئەو پیاوە ڕۆژێک لە ڕۆژان کێشەی هەبوو لەگەڵ ئەم ژنە تەلاقی داوە، ئایا پیاوەکەی یەکەم جارێتر ئەتوانێ بڕاتە داوای دوای عیددە و ئەوانە و داوای کاتەوە؟ بەڵێ ئەتوانێت، بەو شێوە ئەبێ. بەڵام قەزەی ئەو فرت و فێڵە کە هەندێک کەس ئیکا بەڕاستی ئەوە نییە لە شەریعەتی ئیسلام. یا هەندێک کەسەیە ڕۆیشتۆتە لای مەلا، تیتی مامۆستا من پارەیە زۆرم هەیە و نازانم، یعنی حاسەکەی ناتوانم زەکاتی بم، تێگەی ئەمش ڕێگای بۆی دۆزێتەوە. تیتی ژنەکەت خۆ ژنت هەیە؟ وتیتی بەڵێ. وتی کاکە تۆ هەر گەیە یان زەمان پارەکەت بڕۆ هەدیە کردە ژنەکەت، بڵێ ئەوە منەوە هەدیەم کردە ئەم ژنەی خۆم، تەواو، ئەتر تۆ زەکات ناکەوێتە سەرت. دوای ئەوە ڕەمەزان تێپەڕی کردووە سەریا، ئەمجا لەوەدا باش ژنەکەت بێژەوە من هەدیەم کردو پیاوەکەی خۆم، ئیتر تا یان زەمانتر
بۆ خۆتان ئاوا و زەکات مەدە لا حول ولا قوة إلا بالله شەیتان اشتیوازانی براینا ئەمە نازانم يعني خوای تعالی بەم قاعدەیە دەرگاکان ئەمە داعەخا ئەم فرتوفێڵە نییە لە دینی ئیسلامە خۆشمان ئەزانین ئەمە دائما فرتوفێڵ ئیسا ئێمە طبعا نمونەی فرتوفێڵتان زۆرە لەلا خەڵک ئەبینن ئەیکا سبحان الله ئەو فرتوفێڵانە دڵ گێچی دڵ لێ ئەداڵێ ئەمە دروست نییە گێچەکە لێدە حرامە بەڵام تو خۆتە خەڵەتێنی و هەر بەردەوامی لەسەری بەڕاستی ئەمە نەکبەتیە قوربەسەریە یەکێکی تر لەو تەطبیقاتانەی کە لەم قاعیدە وەرێگرین داواکردنی علمی شەرعی یا علمی غەیری شەرعی ئەبێ لە ڕێگای خۆیەوە بێ يعني علمی شەرعی دائما لەو مامۆسایانە ئەخوێنرێ کە علومی شەرعی ئەزانن ئەبێ بڕۆیتە لایەن چۆک دادەی لە بەردەمیانە فێری علومی شەرعی ببێ هەروەها علمە دنیایەکانیش يعني هەموو جۆرەکانی علمی دنیایی بۆ نمونە علمی تجارەیە سناعەیە زراعەیە يعني هونەرەکانی جەنگە یان هەر هونەرێکی تر یان هەر علمێکی تر ئەبێ لە ڕێگای خۆیەوە بۆی بچی لە ڕێگای خۆیەوە بۆی نەچی دوایی تووشی هەڵە ئەبی کاتی خۆی کە دنیا وەک ئێستا نەبوو کولیەی توب هەبێ و ئەمانە کابرایەک هەبوو کتێبێک هەیە پێوترێت توب النەبەوی ڕۆیشتو بوو ئەو توب النەبەویە کڕی بوو خوێنەوارێکی هەبوو خوێنەوارێک ڕۆیشتو ئەو توب النەبەویە کڕی دەستی کردبووە عیادەدانان و عیلاج نووسین بۆ خەڵک با بێت و وەتا من کتێبم هەیە لە کتێب دەوایان بۆ نووسم و عیلاج دیارە ئەمە بەهۆی خوێنەوارێکەوە هەندێک کەس هاتوو بۆ لای توانی عیلاجی جوانی بۆ بنووسێ و خوای گەورە شیفایانی داو بەڵام ئەمە تێکە فێ چونکە ئەمە لە ڕێگای خۆیەوە علم فێر نەبووە ڕۆژێکیان کابرایە دێتە لای دەوایەکی کتێبەکە کاتۆ دەوای ئەو مەوزوعە دەوایەکی پێڵێ بڕۆ مارێکی ڕەشم بۆ بێنە لەو مارە ڕەشە دەرمانت بۆکەم چونکە نووسراوە حەیەت السەودا جا ئەوانیش ئەگەر ڕێمزان تا مارێکی ڕەشە دۆزنەوە ئیهێنن دەرمانی لەو مارە ڕەشە بۆ ئەدا پێی یەکسەر کابرا لەو شوێنە ئەمرێ یەکسەر طبعا شکاتی لەکەن وی بنە لای قازی و قازیش بانی کابرا ئەکا و ئەیهێنن و ئەڵێت چۆن ئەمەت کردووە تۆ چۆن ئەم شتت کردووە ئەڵێ من ئەمە کتێبمەیە و پێی کتێب ئەڵێ کتێبەکە بێنن کتێبەکە دێنن ئاوا ئەیکاتەوە ئەڵێ لەسەر ئەوە قازیش طبعا خوێنەوارە و پیاوێکی عاقڵە و شتی خوێندۆ ئەمانە بە نینۆکەکانی ئاوا ئەکات لە حەیەت السەودا تەماشا ئەکا ئەمە هینە مەحەبەت السەودایە بەس مێشێ نشتتە بانیەوە نقطەیەکی بۆ زیاد کردێتی حەیەت السەودا حەبەت السەودا ئەو ڕۆن ڕەشکەکەیەوە زۆر باشە بۆ عیلاجی هەندێک نەخۆشی بەڵام ئەم کابرا لەبەرەوەی لای مامۆسا علمی وەرنەگرتووە لە شوێنی خۆی علمی وەرنەگرتووە لە دەرگای خۆی نەچۆتە ژوورۆ چۆک دادا لە بەردەم مامۆسایە بۆ خۆی لە خۆیەوە حەبەت السەودا بە گوی مێشێ بۆ حەیەت السەودا و زەلامێکی کوشت دەتە سەرا و هاوارەکە وەڵێ بەخوا من نەمزانیم لەوێ قازی ئەڵێ تازە تووپەنەکەت دا ئەبێ عقوبەکەی وەربگری بەڵام بزانە علم ئەبێ لە دەرگای خۆیەوە بچیتە ژوورۆ نەک لە خۆتۆ جا ئەمە زۆر گرنگە ئێمە ئەم دەرسە وەربگرین لە هانەتان بیستووە کابرا ئەڵێ قول و فول لە یەک ناکاتۆ بۆتە مەلا بەسەر خەڵکۆ قول و فول یعنی چی قول و فول یعنی فول لە خۆی نقطەیەکی بۆ زیاد بووە بەهۆی وەزعێکە بۆتە قول ئەم نازانێ قول و فول لە یەک بکاتەوە ئیتر خۆی کردوتە عالم بەسەر خەڵکۆ یا خۆی کردوتە شتێکە مەرجە لە بوار دینە لە بواری غەیری دینیشە بۆیە زانایانمان حل لە ئەم ئاەتەوە ئەوەیان وەرگرتووە کە ئینسان کاتێ پرسیارەکە ئەبێ پرسیار لە هەر بوارێکە لە بواری اختصاصی خۆی لای کەسی مختص پرسیار بکەی بۆ نمونە تۆ ئێستا ئەگەر کلیەت ئێشێ کێشەت لە کلیەیە مەیە بۆ لای من بڵێ مامۆستا مەگەر وەکو ڕقەی شەرعی ئەوە مەوزوعێکی ترە بڵێ مامۆستا من کلیم ئێشێ و دەرمانێکە بۆ بنووسم من لە بواری علومی شەرعیە شارەزایم هەیە مەڕۆ بۆ لای مهندسێ مەڕۆ بۆ لای نازانم کێوکی ئەبێ بڕۆی بۆ لای دکتۆرێک و اختصاصاتی دکتۆریش طب لە بواری کلیە و هەناوە ئەو ئیشەی تۆ هەروەها چاوت گل بکە بێ بڕۆی بۆ لای دکتۆری چاو هەروەها دگانت بێشێ بێ بڕۆی بۆ لای دکتۆری دگان هەروەها ئەگە پرسیاری علومی شەرعیتی شێ مەچۆ بۆ لای کەسێکە لە بواری شەرعیە شارەزای نییە با کابرا چەند عاقڵ بێ چەند زانا بێ با دکتۆرایشی هەبێ لە هەندەسەیە دکتۆرای هەبێ کابرایەک ئەوە دکتۆرای هەیە لە بواری یەکێک لە بوارە علومە دنیایەکانە
هاتوو بۆ مزگەوت دەرس بخوێنێ ئاوا لە مەجلیسی ڕەمەزانان بەیانیان ئێمە مەجلیسمان هەبوو قورئانمان تایە خوێنە ئیتر سەیرم کرد زۆر زەعیفە لە قورئان خوێندنەکە من شوتم بۆ دەرس ناخوێنی مامۆستا گیان دکتۆر گیان دەرس بخوێنێ ئیتر بەیانێ ئیتر چۆن ئێستا بەیانیانی ڕەمەزان دێی لە کاتەکانی ترش هەفتەی یەک ڕۆژ بێ دەرس ئەم دەرسانە بخوێنە چونکە بەڕاستی زۆر زەرورە تۆ بزانی قورئان بخوێنی وتی مامۆستا من نەزانم قورئان بخوێنم ئەوە لای ئێوەیە تێکە چم من کولیەم تەواو کردو دکتۆرام هەیە وتم دکتۆر گیان ئەزانم دکتۆرات هەیە بەس دکتۆرات هەیە لە بوارێکی ترە ئەمە بواری قورئانە ئەمە علمی خۆیەتی وتی نە مامۆستا من شارەزاییم هەیە پێویست ناکە ئیتر منیش وتم کاکە فەرموو بزان ئیسا بۆ تێسەلمێنم کە تۆ شارەزاییت لەم بوارە نییە ئەبێ بێی بخوێنی قورئانەکەم کردەوە سورەتێک دەرگای سورەتێک کرایەوە کە سەرەتاکەی بە ئەلیف لام ڕا دەسی پێەکە کاتی ئەیخوێنیتەوە تۆی قورئان خوێن لە مامۆساکان تۆ وەرت گرتووە ئەبێ بڵێ ئەلیف لام ڕا بەڵام ئەو لەبەرەوەی لە مەکتەبا خوێندوێتی لە بواری ترا لە بواری لای مامۆسای قورئان نەیخوێنەوە هەر یەکسەر لە جیاتی ئەوەی بڵێ ئەلیف لام ڕا یەکسەر وتی ئەلەڕ ئەلەڕ لەکوێ و ئەلیف لام ڕا لەکوێ ڕاستە هینەکەی ئەو ئەلەڕ بەدەم یەکەوە کراوە بەس کاتی خوێنیتە گرێ وا بڵێ ئەم جا وتم بەخوا ئەم سورەتانە درێژە بردم بۆ جوزە عامە سورەتی تەکاثورم وتم ئالەمە بخوێنە مامۆستا گیان دکتۆر گیان یەکسەر وتی ئیلاهەکم التەکاثور ئیلاها یعنی خواتان تەکاثورە بە شەرتێک ئاەتەکە وانە ئاەتەکە ئەڵێ ئەبێ بڵێ ئەلهاکم التەکاثور یعنی تەکاثور و ماڵی دنیا خەڵەتانتانی نەک بێژی ئیلاهەکم التەکاثور یعنی تەکاثور و ماڵی دنیا خواتانە سەیکەوە کفریشە ئەوێتە کفریش ئیتر لەوێتم دکتۆر گیانە بۆ دەرکەوت ئێسەکەوە ئەمە شوێنی خۆی هەیە علمی شەرعی ئەبێ لە دەرگای خۆیەوە بچیتە ژوورۆ نابێ لە خۆتۆ هینی بکەیت داواکارم خۆی تەعالی بخواتە ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نور ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی دامەزرامان بکەی لەسەر دینداریتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خۆیان مەحفوظمان بکەی یا ڕەبی خۆیان بخاتە ناوەجوانەکانی خۆت ڕێگامان پێ پیشاندەی ڕێگای چاک ڕێگایە کە خۆت پێت خۆشە یا ڕەبی خۆیان قەت کارێک نەکەین کە تۆ پێت ناخۆش بێ یا ڕەبی خۆیان دامەزراومان بکە لەسەر قورئان و سنت یا ڕەبی خۆیان بخاتە ناوەجوانەکانی خۆت بخاتر ئیسمی عەظەمی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی گەنجەکانمان هیدایەت بدەی یا ڕەبی خۆیان بخاتە ناوەجوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت بەدوور بگری لە تەفریقە و دووبارەکی بەدوورمان بگری یا رب العالمین آمین آمین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش يسكانم هل التطبيقات أم قاعدة مديها كيشمان هي لبواري كوملايتي لبواري سياسي لبواري آبوري لحمو بوار جوازەکانی حتا هەموو بوارە جیاوازەکانی کۆمەڵگا ئەو بوارانەی کە هەیە و ئێمە ئەیبینین و تایە ئەژین دەیەها کێشەمان هەیە ئەگەر ئەو کێشانە بگەڕێتەوە بۆ لای شەرع بگەڕێتەوە بۆ لای قورئان زۆربەی چارەسەر ئەبێ سبحان الله إن هذا القرآن يهدي للتي هي أقوم بەڵام مشکلەکە ئەوەیە ئێمە زۆربەی کێشەکان ناگەڕێنەوە بۆ لای قورئان کاتێک کێشەکە دروست ئەبێ اینجا بۆ پینە و پەڕۆکردن دین بۆ لای مەلا و بۆ لای شەرع و بۆ لای دین کاتێک کار لە کاترازە یەک نمونەیەکی کۆمەڵاییتان بۆ دێنمەوە کوڕێک حەزەکە کچێ بخوازێ لە زانکۆیە لە دائیرەیە لە دراوسێیە خزمە المهم گەرێکێتی بخوازێ ئەسڵ چۆنە دەرگا چۆنە ئێستا لێرە لەم مەوزوعە دەرگا چۆنە دەرگای ئەم ئیشە کوێیە ئەوەیە ئەم کابرایە خەڵکە نێرێ بۆ لای کەسوکاری ئەم کچە ئەڵێ من ئەمەیە کچەکەتان بخوازم ڕێیتان چییە نیەتان هەیە بیدەنەشوو یعنی چۆنە مەوزوعەکە ئەلەو ڕێگایەوە دوایەوە ئەگەر ئەوان سەریان لە قاند و وتیان ڕازین ئەمجا خەڵکە نێرێ لەگەڵ کچەکەیا و قسە ئەکەن و دوایەوە یەکترێ بینن و ئیتر شتە شەرعیەکە ڕۆداوەی کە پێویستە بەڵام خەڵک لە دەرگاوە چێتە ژوورۆ حاشا لە سەتا یەکیش لە دەرگاوە ناچێتە ژوور خەڵک چیەکە ئەڕوا پەیوەندێکی تۆن لەگەڵ کچەکە ئەبەسێ تێگەی هەموو شتێک عیلاقاتێکی گەرم و گوڕ ئەبەسێت دوای ئەوە ئیتر کە ئەگەر مرد بێ ئەگەر مرد بێ دوای ئەمە ئەمجا ئەڕواتە داوای تەبعەن لەوانەیە نەیدەن لە ماڵەوە لەوانەیە بەو ڕازی نەبن ئەمجا دێ مامۆسا بەخوا من وە شەرعی چوومەتە پێشەوە بەس ڕازی نەبوون و دێ بۆ لای مامۆسای ئاینی توخوا خێرتەکە لەسەر مینبەرەوە باسێکی بکەمە قوربانت مامۆسا بە ئەو خەڵکانە کچەکانیان بن بەشوو بیر لەوە ناکاتەوە ژێ لە ڕێگەی بە شەرعی چوومە درۆکەوە شەرعی لە دیوارەوە بازی داواتەوە دیمە
ئەگەر بە شەرعی چوو بایەی ئەچووی لە پێش ئەدوت پێگەوتیان ناگەڕێیتە دواوی هیچ مشکلەیەک نییە بەس تازە تۆ لە دیوارەوە بازتدا دڵت بەسراتە ئەو کچەوە کچەکەت بۆ خۆت ڕاکێشا دڵی بەسراتە تۆ دوای ئەوە لە دەرگاوە ناچیتە ژوورەوە ئیمجا هاتی ئەڵێ شەرع پینەیکە ئەوان نایدەن پێت ئیتر لێرە کێشە دروستە بێ هات بینیتانە یعنی حتى مسلمانە ملتزمەکان من خەڵکم بینیەوە مسلمانە ملتزمە يعني ملتزمة قصدم يعني ئێمە زۆر بمان نوێژەکەین دین بەس بڕێ التزاماتمان نییە و تا زۆر بمان ڕیشمان نییە ینی زۆر بمان مەسەڵەن بۆ نمونە بڕێ سونەتەیە تەطبیقی ناکەین يعني حەز لە دین نەکەین بەس بڕێک بەس هەیە ئەم التزاماتانی گشتی کردووە هەرچی سونەتی شەیە جێبەجێیەکە بەس لەم مەوزوعە هە لە زانکۆ خۆی ناڕۆ بەلای کچەکە بەس خەڵکە نێرێ بۆ لای ئەو کچە تۆ ڕازی دەگەن من داوات بکەم تۆ نازانم چی هەموو شتێ لەگەڵ کچەکە تەواوەکە دوای وا ڕۆت لای بە طبعا ئەم لێ ژام کێشە دروستە کاکە ئەسڵ وایە تۆ لەو کچە نابێ داوا لە کچەکە بکەیت ئەسڵ وایە بڕیتە ماڵەکە جو ئەو کچە بەسیتە خۆت دوای کێشە دروستە بێ ئەمە مشکلەی زۆر گەورەیە من طبعا خەڵکی گەنج زۆر دڵ بۆ من ئەکاتەوە بەهۆی فەیسبووکەوە بەهۆی تەلەفۆنەوە بەهۆی بڕێ مەسائیلەوە گەنجەکان لەخوا بەزیابێت کە دڵەکەنەوە بۆ مامی خۆیان دڵەکەنەوە بەڵام من لێرە ئەڵێم ئەمە هەمووی کێشەکەی بۆ ئەسڵ گەڕێتێ من لە دەرگاون نەشوینەتە ژوور ئەمەش کێشەیەکە بەڕاستی طبعا لە بواری سیاسی شاروایە لە بواری ئابووری شاروایە سەرکردەکانی کوردستانی خۆبان یا وڵاتانی ئیسلام هەزار پەنپەنیەکەن لە دیوارە بازەدەن لە پشت و ئەتیەن هەموو شتێکەکەن کاتی ئەگاتە ئیتر زانیان ئەوە تەواو خەریکە کار لە کارە ترازیەوە هەموو شتێک کۆتایی پێتێ و نەکبەتی اینجا دێن بزان شریعەت چییە فەرمێ و مەلابانگەکەن و دوعا بکەن و نازانم چی تو پەن دنیات داوە تازە هەموو شتێکت کار لە کار ترازاندووە اینجا ڕۆکەیتە دین بزان دین ئەڵێ چی ئەمە مشکلەکەیە یعنی دین لە ئەخیرە ئەبێ وەک ئیسکافی دانشێ پینەوە پەڕۆ بکە کاکە یەکەم جا بێ بۆ لای دین بزان دین ئەڵێ چی سەرکردەی وڵات بێ ڕووکەرە لای مامۆسایانی ئاینی و ڕێباز بار دینی خوا تەطبیق بکرێ بزانێت کێشە لە وڵات ئامێنێ من تەحەدا ئەکەم یەک کێشە لەم وڵاتە نامێنێ ئەگەر بە پێی شەریعەت بڕۆینە ڕێوە یەک کێشە نامێنێ بەس مشکلەکە ئەوەیە ئێمە لە هەموو بوارەکانە لە دیوارۆ دینە ئەم دینەوە ئەم جا داواکەین دین پینەوە پەڕۆمان بۆ بکە ئەو مشکلەیەکی زۆر زۆر گەورەیە خۆشەویستەکانم کۆتایی بابەتەکەشمان بەوە ئەبێ ئێمە لە بواری قسەکردنیشە ئەبێ دائیمەن کاتێک قسە ئەکەین سیرکەین بزە ئەم قسەی ئێمە گونجاوە ئیسا لە ناو مزگەوتە هەنێ قسە هەیە بەس لە ناو مزگەوتە ئەکرێ لە شوێنی ترام قسە ناکرێ هەنێ قسە هەیە لە ناو مزگەوتە ناکرێ بیکەی عیبدارە بی هەنێ قسە هەیە ئەشێ لە ناو مزگەوتە بیکەی بەس کاتەکەی گونجاو نییە ئیسا من باسی ڕۆژوتان بۆ بکەم ڕۆژی ڕەمەزان کاتەکەی گونجاو نییە ڕاستە خۆی شتیان نییە بەس گونجاو نییە لە ڕەمەزانە باسی ڕۆژ و ڕەمەزان بکرێ باشە باسی نۆمینەی حاجەتان بۆ بکەم ئیسا کاتەکەی کاتی ئەوە نییە اعتیادیە بەس کاریگەری نابێ وەکو خۆی وە شوێن وەکوتمان قسەی مناسب لە شوێنی مناسبە لە کاتی مناسبە ئەمە پێوترێ حکمت تۆ دائیمەن ئەتەوێت لە هەر شوێنێکە قسە بکەی لە هەر مەجلسێکە لە هەر شوێنێکە دائیمەن هەوڵدە قسەکەت با مناسب بێ لە شوێنەکەشی مناسب بێ لە کاتەکەشا مناسب لە شایە باسی مردن بکەی مەسەلەن دانشتی مارەی ژن ئەبڕی ماڕەی کچێکە بڕی لە کوڕێک و لەوێ باسی دین باسی هین بکەی باسی مردن و قەبرستان ومانە لەسەر قەبرستان باسی ئادابەکانی شایی بکەی ئەمە گونجاو نییە شوێنەکەی گونجاو نییە جاری وایە کاتەکە گونجاو نییە جا هەر کەسی ئەگەر خوا بۆی بکات لە کاتی قسەکردنە نەک بەس مەلا هەر کەسی ئێوەیش یعنی ئەگەر بتوانن ڕەچاوی ئەم سێ خاڵە بکەن زۆر مهمە ئەو قسە کە ئەیکەی گونجاو بێ شوێنەکەی گونجاو بێ کاتەکەشی گونجاو بێ ئەمە لەبیر مەکەن تخوا لەبیری مەکەن دووبارە یەکەمەوە قسەکەت گونجاو بێ شوێنەکەی گونجاو بێ کاتەکەشی گونجاو بێ وەقتەکەی ئیترەوە پێوترێ حکمت ومن ئوتیە الحکمەتە فقد ئوتیە خەیرا کەثیرا هەر کەسێ ئەگەر خوا ئەم حکمەتەی پێ بدا ئیتر ئەمە خێرێ زۆر گەورەی پێداوە بەڕاستی بۆیە هەوڵ بدەن ئەم سێ خاڵە قەت ئەگەر ئەم سێ خاڵە تەطبیقی قەت غەڵەت ناکەی خوا هیدایەتمان بدە